بنچینەی سەرەکی مرۆڤایەتیە. هەر مرۆڤێک ویژدانی نەبوو دەکرێت هەموو کارێکی نامرۆڤایەتی ئەنجام بدات، بەڵام بێگومان هیچ تاوانێک بێسزا نامێنێتەوە. من ئەمڕۆ دەمەوێت بپرسم ئایا کێن ئەو کەسانێک کە تاوان دەکەن و هۆکاری ئەنجامدانی تاوان چییە؟ سەبارەت بەم پرسیارانە ئەمڕۆ گفتوگۆ دەکەم لەگەڵ دادوەری گشتی عەبدولباست فەرهادی. لەگەڵم بن. دووبارە زۆر خۆشحاڵم، زۆر سوپاس دەکەم کە کاتی خۆت بە ئێمە بەخشی و سوپاس دووبارە بۆ ئەم دەرفەتە. بەخێر بێن. زۆر سوپاس دەکەم. هیوادارم پرۆگرام زۆر سپاسان دەکەم. زۆر سپاس بۆ تۆش. هیوادارم پرۆگرامێکی تێر و تەسەل ئەنجام بدەین بێکەوە ئینشاءڵڵا. اینجا یەکسەر دەمەوێت بچمە ناو پرسیارەکان و بابەتەکان. ئەوەی بزانم جوابت دەدەمەوە. ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم. یەکەم پرسیارم یەکسەر دەمەوێت بۆ دەست پێ بکەم. ڕۆڵی یاسا لە ڕێکخستن و بەرەو پێشبردننی کۆمەڵگا چییە؟ یاسا ڕۆلی گەلێک زۆری هەیە. بەڵێ. لە ناو ماڵی تووڕا دەست پێ دەکاتن کە منداڵ چۆن بەخێو بکرێتن و هەتا ئەو کاتەی دەمریت. بەڵێ. بەبێ یاسا یعنی لە ناو ماڵی خۆمان یاسا هەموو شتێکی تەنزیم کردیە. ئەگەر لەبەر هەندێ هەر کۆمەلگایەک یاسای تێدا نەبێ دەبێتە کۆمەلگایەکی فەوزا بەربەرەڵایی. هەر ناو ماڵێک سیستەمێکی نەبیتن ئەو ماڵە ژیانی مەحاڵ دەبیتن. بەشێک لە ڕخنەگران یاسای سزای لە سێدارەدان بە دڕندە وەسفی دەکەن و بەشێکیش پێیان وایە لە ناوبردننی دادپەروەریە. ئایا بەڕێزت هەڵوێست لەسەر ئەو سزایە چییە؟ بەخۆی یاسای لە سێدارەدان یاخود لە ناوبردن کە ئیعدام دەکات لە ناوبردن جۆرەهای شێواز هەیە لە ناوبردن لە سێدارەدان یەکێک لە جۆرەکانیتی. ئەو یاسایە ئەگە سیر دەکەی ئەو سزایە لە ناو کۆمەلگایمە کە هەیە لە یاسای سزاکانی عێراقی ژمارە 111 ساڵی 69 هەتا ئێستا پەیڕەو دەکرێتن و ئەو یاسایە لا نەدرایە. ینی ئەو سزایە لا نەدرایە هەیە وجودی هەیە سزای لە سێدارەدان و کە دادگا پەیوەستە هیچ دادوەرێک لە بۆ نییە بڕێ من مادەکانی ئەو یاسایە جێبەجێ ناکەم. بە خۆت ڕێی خۆت شتێشترە. سزای لە سێدارەدان سزایەکی زۆر قورسە، چونکە مافی ژیان من نایتانم بیدەمە کەس لەبەر هەندێ ئەو مافی نادەمە خۆم بتوانم مافی ژیان لە کەسێکی تر بسێنمەوە. بەڵام لە دادگا کە سیر دەکەین چەندان تاوان هەیە سزای لە سێدارەدان لە بۆ دانرایە. لەبەر هەندێ وەک جەنابەت فەرمووت ئەوانەی دوو ڕێڕەو هەیە، هەندێک هەیە ینی پشتگیری لە دەکەن، هەندێکی دژینە. ئەگەر هاتوو دادگاییەکی دادپەروەرانە هەبیتن، کۆمەڵگایەکی پێشکەوتوشت هەبیتن، لەوانەیە ئەو کاتی پێویست بەوەبی ئەو سزایە نەمێنێتن. بەڵام کۆمەلگایەکی دواکەوت و تەمەشا دەکەی کەسێک 4-5 کەسی دەکوژیتن ئەو مافی دەداتە خۆی، لەوانەیە کە ئەو سزایە دادگا لە بەسەری دەسەپێنیتن جێگای خۆی بیتن و دەکرێتن بڵێم بەجارێک لە سێدارەدانی ژیان بەجارێک لە ناوبردنیش هێشتا سزای تەواوی و هەرچەندە هەموو سزاکان ئەگە تەمەشا بکەیت لە بۆ ئەوەندە دادرایان مەبەستی یەکەمیەوە لە بۆ ئیسلاح لە بۆ چاکسازیە. بەڵام کەسانێک هەیە کە تەمەشا دەکەی چاک نابیتن، وەک سەرەتان وایە. سەرەتان دکتۆرەکان کە هیچ شت نەمینێتن دەی بڕێ. ڕاستە ئەوەیە بەو شێوەیە. باشە با ئەو پرسیارە بکەم بۆ نمونە ئەگەر تۆمەتبارێک لە ژێر فشار و ئەشکەنجە دان بە تاوانێکدا بنێت، کاتێک دێتە بەردەم دادوەر باز بکاتن کە بڵێتن بۆ نمونە لە ژێر ئەشکەنجەدان دانی بە تاوانەکەی داناوە، دادوەر لەو کاتەدا چ کارێک ئەنجام دەدا؟ خۆی هەر کەسێک ئەگەر لە ژێر فشار دانی بە تاوانێک نا و بەڵگەی تر نەبوو پشت ڕاستی ئەو بکە مەسەن شاید نییە، دلیل نییە، ئەوە نییە، هیچ نییە، بتەنیا مجەڕەت ئیعترافەکەی خۆ کە هاتە بەردەم دادوەری گوتی ئەمن وام نەکردیە و بە فشار بوو یان بە لێدان بووە. زۆر جارە بۆ مکاتی لە دادوەری لێکۆڵنەوە بووم تۆمەتبارێک دەهات لەوانەیە سزایەکەی لە سێدارەدانیش نەبا، سزایەکی ئەتیادی بوو کە
دەمانزانی وایە باسی دەکرد ئەوە ئاسار لەسەر جەستەممایە یەکسەر لە بۆ پزیشکی دادیمان دەنارد پزیشکی دادی ئەگەر راپۆرتێکی نووسی بە بیگوت بە ئەوە ڕاستە ئاساری لێدان هەیە کێشە لەسەر کەسەکانی لێکۆڵەرەوەکان دەکراوە قەزیەی مستەقلیان لەسەر دەکراوە بەڵێ زۆر باشە با ئەو پرسیارە بکەم زۆر زار دەبینین بۆ نمونە ژن و پیاوێک کێشە لە بینیاندا هەیە بەڵام هیچ کامیان دەست پێش خەری ناکەن بۆ ئەوەی داوای جیابوونەوە بکەن پرسیارەکەم لێرەدا ئەوەیە بۆ نمونە ئەگەر هاتو ئافرەتەکە داوای جیابوونەوەی کرد و ستەمی لێکراوە حەق و مافەکانی دەدرێت بەڵێ پارێزراو دەبی ئەمە مەفهومێکی زۆر غەڵەت حەقی ناخورێ لەبەر ئەوەی کە ئەو داوای جیابوونەوەی کردیە بەڵێ خۆی ئەگەر سیرکەین لە دادگاکان مەوزوعی داواکردنی تەلاق و داوانەکردنی تەلاق شتێکی زۆر هەڵە هەیە لە ناو کۆمەلگامە دەڕێ ئەگەر ژنەکە داوای تەفریق بکاتن ئەوە مافەکەی دەفەوتێتن وانە کە لە بۆ دادگای سەلماند ئەو لەگەڵی خراپ بۆ پیاوەکە یاخود خیانەتی لێکردیان هەر شتێک مافی خوراوە ئەگەر توانی لە بۆ دادگای بسەلمێنیتن مافەکانی هەم پارێزراو دەبێت واتە گرنگە کە ئەو داوای جیابوونێ ژنیان پیا و هەردووچیان و هەروها پیاوی زۆرزار هەیە ژنەکەی زۆر خراپە خیانەتی لێکردێ دەڵێ وەڵا بچم داوای تەلاق بکەم حەقەکانی ئەمە مەفهومێکی زۆر غەڵەت ناو کۆمەلگایمە هەیە تەماشاکە هەر ئافرەتێک مارەیەکەی هەرچەند بیتن کە لە عەقدەکەی نووسرایە لە عەقدەکەی کە نووسرایە لە گرێبەستی هاوسەرگیری یەکەم ڕۆژی کە گوازراوە لە بۆی هەیە سەرجەیی لەگە پیاوەکەی نەکاتن بڵێ وەرە مارەی یەکەم بدێ ئەنێ ئەو 18 مسقال و 19 مسقاڵی کە دادنیان 200 مسقاڵی لە بۆ هەیە لە یەکەم شەوی ژنەکە داوا بکاتن نەک چاوەڕێ بکە مشکلیان هەبیتن و بڵێ تەلاق بدرێم هەینێ ئەو مارەیە نە ئەو مافەچی خۆیتی مافەچ خۆیتی لە بۆی هەیە ئەو کاتی داوا بکە لەبەر هەندێک ئێمە زۆر بە هەڵە تێگەیشتوین بە هەڵە تێگەیشتون و تێدەگا ئللا ئەگەر ژنەکەی تەلاقدا ئەو کاتی خەتای ژنەکەی بێ نابی ئەو مارەیە بداتن نەخێر حتا ئەگەر ئەو مارەیە کاتێکدا بێ مافی ئافرەتەکەیە مادام ئەو سەرجەیی لەگەڵ پیاوەکەی کرد و کچێنی خۆی دا پیاوەکەی بەڵێ بێگومان دەزانین دادوەری ئەرکێکی زۆر گەورە و پیرۆزی لەسەر شانە ئایا بەڕێستان قەت بووە لە ژێر فشار جا هەر جۆرێک بێ دەستت لە کەیسێک هەڵگرت بێ لە کاتێکدا حەقی کەسێک خورابێ خۆی بزانە هەر کاتێک دادوەر هەستی بە چۆن دەڵێ حەرەت بالعەرەبی پێ دەڵێن حەرەت هەستی پێکرد کە ناتوانانی بڕیارێکی ڕێک بداتن ئەوش لەبەر هۆکارەکان گەلێک زۆرە خزمێکی نزیکی خۆم هەتا دەرەجە چار کێشەیەکی هەبی کە بێتە بەردەمی من ئەوە جەبریە یعنی دەبی پێویستە لەسرم دادگا نازانی ئەو خزمی منە بەڵام کە زانیم ئەمن خزمی منە نابی ئەو کەیسەی ببینم یاخود دراوسەیەکمان برادرێکمیان کەسێکە یاخود کەسێکە دەبینی من خۆم کێشەم لەگەڵی هەیە کە دێتە بەردەمی من گوناحم دەگاتێ من محکەمەی بکەم لەبەر هەندێ ئەوانە هەموو فشارن هەموو فشارن ئەو فشارانە یاسا بەخۆی لە یاسای قانون مرافعاتی مەدەنی مادەی 68 دەزانم باز دەکاتن دەڵێ دادوەر ئەگەر هەستی بە حەرەت کرد یەکسەر و هەروها شتێکی تریشەیە خەڵکەکان نازانن تۆ هەستت پێکرد کێشەیەک لە لای دادوەرێکە لە دادگا بینیت تەرەفەکەی تر کە ئەتوش کێشە لەگەڵ هەیە و لە ژۆرێ لەگەڵ دادوەری دانیشتێ و قاوەی لە بۆمان کردی و قسەی دەکاتن و ئەوە ئەتوو هەستت پێکرد دادوەرەکە خۆشەویستیە گیان مجاملەیەک لە نێوانوی و کەسەکەی تر هەیە یەکسەر فکر دەکەی و دەڵێ چۆن ئەوە مافی من دەداتەوە ئەگەر وابتن لە بۆت هەیە داوای ڕەدی قاضی بکەن ڕەدی قاضی ئەوەیە کە داوا لە دادگای سەروتر کە دادگای تەمیزە داوا دەکەی بەس ئەسبابەکان دەنووسی دەڵێ لەبەرەوەی من دیتم فلان دادوەر لەگە فلانیان پێکەوە دیتم لە من کێشەکەم هەیە لەگەڵی کێشەم لەگەڵی هەیە دیتمەوە دادوەرەوە داوەتی ویە لە فلان ڕێستورانتی یان لە فلان مەزرعی لەبەر هەندێ داوا دەکەم ئەو کێشەیە من لە لایوی نەمینێ دادگای تەمیز لە دادوەرەکەی دەپرسی ئایا قسە ڕاستەیان نا ئەویش کە وەڵام دەداتەوە دادوەر درۆ ناکاتن نابی درۆ بکە بە هیچ شێوەیەک
کە گوتی ئەرەوەڵە ڕاستە فلان مناسبەی بەیەکەوە بووین یەکسەر دادگای تەمیز بڕیار دەدا ئەو کەیسە لە کنوی نەمینێ لە بۆ دادوەرێشتر بچی. زۆر باشە با ئەو پرسیارە بکەم ئەگەر کێشەیەک لە دادگا بە سوێن یەکلایی بکرێتەوە دادوەر چۆن سوێندی کەسێکی غەیرە دین دەدات؟ زۆر ئاساییە. بەڵێ ئەگەر مەسیحی بیتن سوێندەکەی بە ئینجیل دەخوا ئەمە ئێمە بزانە بەڵێ سوێن کە لە محکەمە دەدرێتن قورئانەکە هەر لە بۆ شتێش ڕەمزی دانرا ئێمە دەڵێن والله کە سوێن بەخوا دەخۆین هەر کەسێکی باوەڕی بەخوا بیتن ئەوزەم دیان بیتن جوولەکە بیتن هەرچی بیتن نفسی سوێن دە و لە جیاتی قورئانەکە ئەو کاتەی ئینجیل یاخود تەورات یاخود هەر شتێکی تر ئەو باوەڕی کە باوەڕی پێیتی کەسێکی بێ باوەڕش بیتن دەڵێ سوێن بەو باوەڕێکە هیتم مەسەلەن یعنی ئەڵڵا هەموو شتێکە. بەڵێ زۆر باشە بە ئەو پرسیارەکەم ئایا بەڕێستان حکمی لە سێدارەدانت بۆ هیچ کەسێک دەرکردووە لە کاتێکدا تاوانەکەی بەسەردا سەپێنراوە و جێبەجێش کرابێ؟ وڵڵاهی من نازانم خلالی 40 ساڵ دادوەری تقریبا 19 ساڵ کە سەرۆکی دادگای تاوان بوومە یاخود ئەو کاتانی کە سەرۆکی دادگای تاوانش بوومە بە تەنیا نەبوویمە من دوو ئەندامم لەگەڵا کە هەر بڕیارێکمان دەرکردبی لەوانەیە بڕیاری وامان دەرکردبیتن و لە دادگای تەمیز هەڵەشاویتەوە ئیتری شەبووە بڕیاری سوکمان دەرکردبی دادگای تەمیز ڕەوانی کردبیتەوە گوتبی نە ئەوە شایانی ئەو مساعدەکردن نییە کە یارمەتیتاندایە سزای سوکتاندایانە سوزایەکەی قورسکەن لەبەر هەندێ دادوەر ئەمە بە سفێ شخصی ئەمن حکم ناکەم من کە لە سەمێز دادگا دانیشتم بە تەنیانیمە و های ئەیەچین هیچ بڕیارێک بە تەنیا سەرۆکی دادگا ناتانی بیدات. بەڵێ باشە دەکرێت ئەو پرسیارە بکەم بۆ نمونە دوو تۆمەتبار بێنە بەردەم بەڕێستان ژن و پیاو بن و هەمان تاوانیان ئەنجام دابێت یاسا لە ڕووی یاسایی فەرق لە بینی هیچ جیاوازیەکیان هەمان سزایان بەسەردا دەسپێنرێ بەڵام تو تەمەشاکە لە دادگا سیر دەکا دوو کەس ژن و پیاوێک حکمی لە سێدارەدانیا لە بەدەربچی ئەگەر ژنەکە مەسەلەن حامیلە بیتن دادگا مۆڵەتی دەداتی هەتا حملەکەی دادنێ ینی کە ئەوەش بوو یعنی ڕەفەت و ڕەحمەتە چ تێدا هەیە بە نیسبەتەوی ئەوەیە مەوزوعەکە ئەویش لەبەر خۆی نییە لە بە خودی ژنەکەی لە ئەو کۆرپەی دەناو بەڵێ ئەو گوناحی چی گوناحی نییە و هەروەها لە دادگا ئەتو ئەگەر سیر بکەی هەموو مادەکانی سزایی لە یاسای سزادان حەدی ئەعلا و ئەدنای لە بۆ عقوبەکاندانە سزایەکان دەڵێ لە 15 ساڵ کەمتر نەبی و لە سێدارەدان زیاتر نەبیتن مەسەلەن لەو نێوانەی ئەتوو ئەو زروفانە بزانی ئەوە ژنە ئەو هایە مەسەلەن هەڵخواتە زروفێک هەیە بەڵێ دادگا دەستی کراوەیە لەو ماوەیە بەڵێ زۆر باشە با ئەو پرسیارە لە بەڕێستا بکەم ئایا ئێوە هیچ کات تاوانی ئەلکترۆنیتان بەرامبەر کراوە؟ بەڵێ زۆر جار بەخۆم شخصی بەڵێ چۆن ئەگەر لە بۆمان باس بکەیت ئەگەر بکرێت وڵڵاهی نمونە من ئەو کاتی کە سەرۆکی دادگا بوویمە چەند نامەی هەڕەشەم لە بۆ هات بە ماسنجەر وشتی وە مەسەلەن یاخود محاولە کرا ئەکاونتم ئەوە بکرێتن ینی هاگ بکرێتن محاولەم کرد لە ڕێگای کەسە نزیکەکانی خۆم هاکەرەکەم دیتەوە مەسەلەن گیراش ئەو کەسە پاشتر دێشی خۆش بوو پاشەوەی ماوەیەک گیرا زروفی شخصیویم زانی و دوای زانیم پەشیمان بوویتەوە تەنبێ بووە مەبەز لە سزا چاکبوونە بێگومان چاکبوونە لەبەر هەندێک کە کەسێک چاک بوو ئەتو زانی چاک دەبیتن ئەوە ئەولاترە کە لێ خۆش بێ. زۆر باشە با بێمە سەر پرسیارێکی دیکە ئەگەر هات و کەسێک تاوانێک ئەنجام بدە لەژێر فشار و سەختی ژیانی ڕۆژانەی و یاسا هەمان سزای بەسەردا دەسەپێنێت لە کاتێکدا کەسێک هەمان تاوانی بە ئەنقەست ئەنجامدا بێت تازە دەبم ڕوون کردێەوە ینی ئەو زروفانەی کە تۆمەتبار هەیتی زروفی شخصی ینی نەبوونیە و نەداریە و ئەوانەیە کە تەمەشا دەکەن لە بەرسان دەزیەکی کردوی بەڵام بەقەت ئەوەی کە برسێتەکەی تێرکە کابراایەکی بێکار بچیتن لە ئۆفیسەکی دە 15 دەفتەر دۆلاری بدزیتن ئەو
لە برسان نییە دەباز ئەگەوە بەقەدەوەی دەباتن سێ جەمنانی پێ بخورێ ئەو کاتێ مساعدە دەکەن بەڵام دەپاز دەفتەر دۆلاری دزی قاسەی شکاند و وای کرد و دەرگای شکاند و پلانی بۆ دانراوێت هەینە کە سزایەکە لەگە هەر کەسەشتر وەکیەکە فەرقی نابێت جیاوازی نابێتن بێگومان ئێوە لە نێو دادگاکان چیرۆکی زۆر دەبیستن چیرۆکی زۆر سیر و سەمەرە و جیاواز هەیە دەکرێت ئێوە چیرۆکێکم بۆ باس بکەن کە قەت لە بیرتان نەچێ و کاریگەری هەبوو بێ لە سەرتان وڵاهی چیرۆکەکان گەلێک زۆرە من خۆم ئێستا خەریکم چیرۆکان دادگاوە کتێبێک دەنووسمەوە ئەوانەی دیتیتم تقریباً هەندێکم هەبوو لە چەند کەناڵێک مەسەلەن باسم زۆربەی ئەو کەیسانەی دێتە بەردەم هەمووی تەسیری هەبووە لەسرە من لەبەر تو سیرکە من هەر تۆمەتبارێک هاتبیتن لە ناو قەفەسی دادگا وەستابیدن بە چاوی کوڕ و برای خۆم سەیرم کردیان پێم ناخۆشە چۆن پێم ناخۆشە کوڕێکی خۆم تاوان بکایان برایەکم بەو شێوەیە مامەڵم لەگەڵ کردیەوە هەروە کەسێک مافی خورابی بە هەمان شێوەوە کوڕ و برای خۆم سەیرم کردیە باشە دەکرێت چیرۆکێکم بۆ باسکەی کاریگەری لەسەر بەردەوام باس ئەمە سەر وەختەشی لە دادگای نەوجەوانان بوو لە دادگای نەوجەوانان تازە چوو بوومێ سەرۆکی دادگایەکە بووم کێسێکم لە بۆ هات دوو گەنج کە تەمەنیان 18 ساڵ کەمتر بوو دەست درێژی نێربازیان لەگە منداڵێکی 4-5 ساڵان کرد بوو ئەو منداڵە باوکی کوژرا بوو دایکی مێردی کردبووە لە لای داپیرێکی دەژیا کە هەردوو چاوی چێر بوو یعنی باوەڕکە ئەو کەیسە هەر جارە بەبیرم دێتەوە شەو خەوم لێ نەکەت گوتم هەرچ سزایەکی ئەو گەنجانە بدەم کە ئەو شتیان کردیە ئەو منداڵە تازە فەوتا نەفسیەن ئەو منداڵی داپیرەکەی کەسی نەبوو ئەو منداڵی لەلا دابنیە پێمان ناخۆش بکە هینایە ناو دادگای چاوی بەو دوو کەسەی کە چی لێ هات یا ڕەبی ینی وەزعێکی نەفسی وای بەسەر هاتە و منداڵە وەخت چۆلەکەی ناو ئاوێ ئەوها دەلەرزی خۆی لە پشت داپیرەکەی نابوو هاتمەوە شەوێ خەوم لێ نەکرد ینی زۆر قڕگم تاڕ بوو ئەوە بوو بەیانی چوون مڕاجعی دکتۆرم کرد گوتی تو سەدمەیەکی زۆر گەورە توش بووە توش شەکرە بووم لەو ڕۆژەوە بێگومان ینی هەر مرۆڤێک بۆ نمونە ببینێ منداڵێکی ئەوها گچکە دەست درێژی بکرێتە سەری آخر بەجددی ئەو مرۆڤانە ئینسان نینە مرۆڤایەتیان نییە بێگومان گەنج ئەتوو دەبی ڕێنمایی بکرێتن گەنجیمە هەموو بەخۆی حەدیثێک پێغەمبەر هەیە الشەباب شعبة من الجنون ئەوەی گەنجە ئێستا هەر کەسێک لە ئێمە لە فترەی هەرزەکاری لەوانەیە هەندێک ڕەفتارمان کردبیتن ئێستا شەرمێ بکەن بەبیرە خۆمان بینەوە یعنی هەر طبیعەتی عمرەکەەوە هەیە لەبەرەوە دەبیت تەوجیه هەبیتن ڕێنمایی هەبیتن لە قوتابخانە قسەش دەبڕم لە سەرەتای پرسیارەکە ئاماژەمان پێکرد گوتن یاسا دەبی لە نێو خێزان هەبێت کە یاسا لە نێو خێزان هەبوو بێگومان ئەو ڕووداوانەکە دەبێتەوە لە قوتابخانەکان هەبی لە ئەوە بیتن تەمەشاکە ئێمە زۆر داوامان کرد گوتمان دەرسێکی یاسایی لە قوتابخانەکان هەبیتن بەزدی ئەو کارێکی زۆر گرنگە ئێستا کتێبیشان دانابوو کە تەرجمەی نازەم هیچ دەوڵەتێکی ئەوروپی بوو هینابیان لێرە هەتا مافەکانی مرۆڤ فێری منداڵکەین بەناوی ورچە دادوەرەکان ینی هەر تەمەشا دەکەی ورچە دادوەرەکان وایان کرد وای کرد ئەو بەشی ینی بەڕاستی لەناو کۆمەلگای خۆمان شتێک دروستکات لەگە کۆمەلگای خۆمان بگونجێتن ئەمن شتێکی ئەوروپی بینی سەرف تەرجمەی کوێی لە بۆ کۆمەلگایمە دەست نادا بەڵێ با ئەو پرسیارە بکەم هەر کە باسی چیرۆکمان کرد ئەی قەت بووە بۆ نمونە یەکێک سزایەکی بەسەردا سەپێنرا بێت دوای ماوەیەک دەرکەوتە بێت کە ئەو کەسا ئەو تاوانەی ئەنجام نەدابێ بەخوای لای من شتیوە بەبیرم نایە بەڵام ئەگەر دۆسیەکانی دادگایەکان بخینەوە هەبووە باشە مافی ئەو کەسە چ دەبێت لەو کاتە ئێستا یاسایەکمان هەیە کە لە پەرلەمانی کوردستان دەرسوە یەکێکە لە یاسایە هەرە چاکەکان بەڵام هەتا ئێستا چەند کەس لێ سوودمەند بووە ئەوە نازانم چەند کەس داوای تۆمار کردیە ئەو کەسانەی کە سزا دەدرێن یاخود حکم دەدرێن و پاش ئەوەی کە دەرکەوت بێتاوانن لە بۆیان هەیە داوای قەرەبوو بکەنەوە
هەرچەندە قەرەبووی مادی هزار دۆلاری بدەیە یان هەرچی لە بۆ بکەی ناکە یەک شەو کە ناحەقی جیرایەت و لە گرتوخانە یان لە بەندیخانەی بەڵێ تعویز ناکاتەوە بە دڵنیاییەوە هیچ تعویزی ئازادبوون ناکاتەوە. بە ئەو پرسیارە بکەم مافی تۆمەتبار لە بێدەنگی چییە؟ بۆ نمونە ئەگەر تۆمەتبارێک تاوانێک ئەنجام بدات بەڵام لە کاتی دادگایی بێدەنگ بێ و هیچ قسەیەک نەکا لەسەر تاوانەکەی خۆی بزانە بڵێ حەق سەمت مافی بێدەنگ بوون مافێکە پارێزراوە لە یاسایەکانی مەش بڵێ ناکرێ ئەتوو تۆمەتبار ناچار بکەی قسە بکە فشاری بخەیە سەری قسە بکە هەر کەسێک لە بۆ هەیە قسە نەکە قسە نەکاتن ئەو قسە نەکردنەشی بەڵام زۆر جار هەیە قسەکردنەکەی باشتر لە قسە نەکردنەکەی چونکە بەرگری لە خۆی دەکاتن ئەگەر قسە بکە پێی دەڵێن دەڵێن تو ئەو تاوانت کردی وایە یەک دووسێ ئەو کاتی ئەگەر نەیکردبیتن دەڵێ من نەم کردیە من هەر لەوێن دەریژ نەبوویمە فلان و فلان ئاگادارن کە ئەمن ئەو شتەم نەکردیە ئەمن ئەو شەوی لەگەڵەوام لە سلێمانی بوومە لە کەرکوچێ بوومە لە فلانجی دەکرێت ئەوانە وەک شایدی بەرگری ئامادە بکرێن بەڵام کە قسەی نەکرد ئەو شایدە بەرگریانەی نهەیە واتە ئەگەر قسەی نەکرد سزا دەدرێتن بەڵگەکان دژی بن بەڵگەکان لە دژی بن ئێمە چونکە قسە زۆر جار قسەیەکی هەڵا بوو وەخت خۆی لە دادگاکان دەیانگۆ ئیعتراف سەید الئەدیلە دامپێنان باشترین بەڵگەیە وانە ئەگەر بەڵگەکانی تکە پشتڕاستی ئەو دانپێنانەیان نەکردەوە و هیچ ئەوەیەک نەبوو تەنیا دانپێنانەکەی خۆی بوو لە کاتی دادگایش گوتی وەڵڵاهی ئەمن فشارم لەسەر بوویان وەک لە چیرۆکەکان وەخت خۆی باسم کرد کەسێک هات دانی بە تاوانێک گوتی من دزیم کردیە کەچی دزیش نەبوو ماوەیەکی زۆر لە ژۆرێ بوو هێشتا محکەمە نەکرا و پاشتر گوتی وەڵڵاهی هیچ شوێنێکم نەبووە بەو زستانەی ویستم شوێنەکە بیتن سزن خۆشترین جێگا بوو جێ نووسنێم هەبوو نان خواردن هەبوو شوێنێکی گەرم بوو من لە دەرێ بام دەمردم لە سەرمان لە برسان حاڵەتی وام هەبوو بەڵێ دانی بە تاوانێک نابوو بەڵام دادگایی نەکرابوو هەر لە مەرحەلەی تحقیقم ئیفراز بکرد شوێک دەدەین و بەردەوام دەدەین باشە بەچاوە عزیزان دووبارە گەڕینەوە وڵاتان یەکسەر دەچینەوە سەر پرسیار و بابەتەکان دەمەوێت یەکسەر دەستپێکردنەوەم بۆ پرسیارە بێ ئایا هیچ کاتێک بووە بۆ نمونە کەسێک تاوانێکی ئەنجامدا بێ و سزاکەشی سزای لە سێدارەدان بێت بەر لە جێبەجێکردنی بڕیارەکە کە سوکاری ئەو کەسێک کە تاوانی بەرامبەر کراوە لێی خۆش بن ئەوە بڕیارەکە هەڵدەوشێنرێتەوە خۆی بزانە بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان چەند یاسایەکی لێبوردنی گشتیمان هەیە بەڵێ کە دەرچووە لە دوای ڕاپەڕین لەو یاسایانە باز دەکاتن سێ یاسایە کە دەرچوون لە پەرلەمانی کوردستان دەرچوون دەڵێ ئەو تاوانبارانەی تاوانێکیان کردبی سزای لە سێدارەدانیانە بۆ دەرکرابیتن ئەگەر کە سوکاری کوژراوەکەی بێندەی خۆش بن لە قەزایە قەتل کە سوکاری کوژراوەکەی لێی خۆش بن ئەوە دەکرێتن ئەوانە سوود لەو یاسایە وەربگرن یاسایەکانی ڕقم 2 ڕقم ئەوی 2007 و 2017 تەمەشا دەکەیت ئەوانەی یەکەم و دووەم دەیگوت ئەگەر لێی خۆش بن هەر عەفو دەکرا شخصەکە بەڵام ئی 2017 دەڵێ سزایەکەی دەکرێتە 15 ساڵ واتە ئەگەر کە سوکارەکەی لێشی خۆش بن بەڵام دادگا هەر سزای دەدا بەڵێ کە سزای ئیعدامی هەبووە لە ژۆرەیە ئیعدام نەکرایە چونکە ئێمە ئێستاگە تەمەشاکەین لە هەرێمی کوردستان جێبەجێکردنی لە سێدارەدان یاخود لە ناوبردن ڕاگیرایە بە ڕسمی ڕانەگیرایە خۆی بە ڕسمی دادگا بڕیارەکان دەردەکات حکومەکە دەردەکاتن بەڵام جێبەجێکردنەکەی دوا دەخرێتن چەند حالەتێکی دەگمەن هەبوو بە پەنجەی دەست دەژمێردرێ کە جێبەجێکرایە ئەوانی تر هەمووی کە ڕاگیرایە ئەو کەسانە ئەجا ئیوان هەیە ئێستا ئەوانەی کە سزای لە سێدارەدانیان لە بۆ دەرچووە بەخۆی بێزار بۆ 25 ساڵە لە ژۆرە هەیە 30 ساڵە لە ژۆرەیە بێزار بۆ دەڵێ جێبەجێ کرابە ئێستا استراحەتم کرد بوو هەموو ڕۆژێت تەقەی دەرگای دێتن ئەمڕۆ تێدەگەم دەمبەن بۆ
تعذيب نفسي براستي گوناحە ئەو کەسە ینی فەرەزەن ئێستا وەگەوەی جەنابەت باس حالەتمان هەبووە ئەوەی لە میدیاکانیش وەخت خۆی باسم کرد چیرۆچێک بوو ئافرەتێک ڕۆژێک هاتە لای من ئافرەتەکە گوتی کابرایەک من عەلاقەم لەگەڵی هەبوو وەختی خۆی هاتە داخوازیم ماڵی بابم نەیاندامێ لەبەر ئەوەی ئەو وەزعی مادی خراپ بوو من وەزعمان باشتر بوو ئەو کوڕە مەجبور بوو هەتا وەزعی باش بیتن لەگەڵ دووسێ برادری کەسێکیان کوشت تڕمێلەکەی ببن سزای لە سێدارەداین لۆ دەرچوو کە سوکاری من بە منیان گوتگوتیان ئێعدام کرا تەواو من لە ئەوەی خۆم سڕیمەوە پاشتر شوم کرد بە کەسێک لە هەندەران لەوێن دەر دوو منداڵیشم لێ بوو لە پیاوەکەی بەڕاستی ینی لەسەر ئەو بابەتە دەکرێت کچەکانمان کوڕەکانمان بە عاقڵانە بیر بکەنەوە زۆر جارانی بەڕاستی پێویست ناکات لەسەر کچەگیان لەسەر کوڕک ژیانی خۆ دوێران پێ و دەوروبەرەکەشت بەڕاستی زۆری هەیە ئێستامە حالەتمان هەبووە کچ و کوڕ عەلاقەیان لەگەڵ یەکتر هەبووە کوڕە ئیستیعدادی هەبووە هەموو شتێک بکاتن بەڵام کچە چووە مێرد بێت شت کرد هەر نەتویشی نەزانێ پێچوانەوەش کچ هەیە دانیشتیە و بەتەمای کوڕێک بۆ کوڕە چووە عەلاقەی لەگەڵ ئەم ناڵێم خۆشەویستی بێگەرد هەیە بێگومان خۆشەویستی عوذری هەیە لە بینی کچ و کوڕ بەڵام زۆری ئێستا زوڵفەکەیمە وایە هەریشی لەوانەیە دە عەلاقاتی پێ بکاتن و هەمووی خۆشی وابشان دەدا بەویش دەڵێ بەویش دەڵێتم بەویش دەڵێ هەر ئەتوم هەیە لەبەر هەندێ کچ و کوڕەکانمان گەنجەکان دەبی زۆر وشیار بن بەڕاستی عاتیفە یعنی دڵ ناتوانانی حکم بکات مێشک دەبی حکم بکاتن مێشک دەبی حکم بکاتن تو تەمەشا بکە ئایا ئەو کەسە کە پەیوەندی لەگەڵ دەبەستی بزانی چۆنە و چۆن نیە لەگەڵ تو دەگونجیان ناگونجێتن لەگەڵ ئایا نیەتەکەی ڕاستیان ڕاست نییە تووشی تاوان نەبێتە بێگومان تووشی تاوان بێت هەم خۆی و هەم عائیلەکەی بێگومان ئەو خاتونی کە ڕۆیشت بۆ ئەوروپا و دوو منداڵەکەی لەوێ دەرکردو منداڵەکانش گەورە بوون و تی پاش ئەوەندە ساڵەی ئامۆزایەکم دەگیرێتن لە سجن لەوێن دەرتەعارف لەگەڵ یەکێک دەکاتن کە سزای لەسەر سێدارەدانی هەیە دەڵێ من تۆ خەڵکیێن دەری قسە دەکەن دەڵێ وڵا خەڵکی دەڵێ وڵا مەنطقەی بۆ زۆر بێوەفانە گوتی وتی ئافرەتێک هەبوو ئەوها باسی ئەو ئافرەتی کردبوو من بە تەماوی بووم و لە پێناوی غەڵەتیشی زۆر گەورەمان کرد و لەگەڵ دووسێ کەسیت کە یەکمان کوشت و سیارەکەی ببین و پێش 16 ساڵ 16 ساڵە من لە سجنم چاوەڕێمە سزای لە سێدارەدانم جێبەجێ بکرێت لە سێدارم دەدەن نەبەریشم دەدەن غەڵەتیش زۆر گەورەم کرد و زۆر کەراتیەک بوو کە من لە بۆ ئافرەتی وەم لە خۆم کرد تی ئامۆزایەکەم یەکسەر گوتی ئەو ئافرەتە ئامۆزای منە ئێستا لە ئەوروپا مێردی کرد گوتی بزانە مێردیشی کردیە تی دوو کچیشێ تی وڵا کە بەر بوو ئامۆزایەکەم یەکسەر پەیوەندی پێوە کردم پەیوەندی پێوەکردن گوتی شتی وایە گوتم ئەرە وەڵا وایە ماهەچمان گوتی ئەرە وەڵا گوتی وەڵا ئەمنیش لەو فترەی پیاوەکەم وفاتی کردبوو گوتی هاتمەوە گوتم هەر نەڵێم بێوەفا بووە ئەو کابرا ئەو ئافرەتە جا هاتیمە لە محکەمەی ئەمن نازانم لەوێن دەرباسی تویان لە بۆ کردیمە هاتیمە وەزعەکەی خۆم لە بۆ تو باسکەم وەڵامیش کەیسەکە لە لای خۆم نەبوو لە لای دادوەرێکی تر بوو ئاگاداری دادوەرەکەم کرد و کەیسەکەمان دەرهینا و دادوەرەکەش پێی گوت کە ئەگەر بێت و کە سوکاری ئەو کوژراوە لێ خۆش بن ئەوە دەکرێت مادام 15 ساڵ زیاترە لە ژۆرێ بن بە بەرعەفو بکەوی بەرویتن تی بەخوای کابرا ئاگادار نییە من ئەوە بەخۆم هاتیمە جارێک گوتم با ئیشەکان لە بۆ تەواوکەم ئەو جە پەیوەندی پێوە دەکەم وەڵا چوو بکەن کە سوکاری کوژراوەکەی منداڵەکانی ئەوان گوتیان لە نەزەریمە ئەو کابرایە کە حکمی ئیعدامی لە دەرچوو مرد حساب مردیمان لە بۆ کردیە 16 ساڵە باوچیمە ئەمە منداڵ بووین ئێستا هەموو گەورە بووینەوە بەس لە بەخاتری تو مادەم کە ئەتوو هاتی ئەمە لێ خۆش دەبین و مەبلەغە پارێک نازم چەند دەفتەرێکی دابوونێ و سوڵحیان کرد هاتن لێ خۆش بوون و دادگایەکەی ئەوەی کە قسەم لەگەڵکردن دادوەرە بەڕێزەکە لەگە ئازایەکان دانیشتن و بڕیاریاندا ئەو کابرایە بە بەرعەفو بکەوی بەربوو ئافرەتەکە شووی پێ کرد ئێستا پێکەوە دەژین چەند جوانە ئێستا پێکەوە دەژین
ڕۆژێک پێشەوەی تەقاعد بم هاتنە لام بەڵێ تیزانیتمان تەقاعد دەبی ئەمە وەک وەفایەک لەگەڵ زەنابیشت هاتینە سەردان بکەین لەو ڕۆژانەش تەلەفۆنیان لە بۆ کردم هەردووچیان ژن و مێردەکە پێکەوە بەڵێ وڵی چیرۆکێکی زۆر جوان ڕاستی بابێ مەسەر ئەو پرسیارە بۆچی ڕێژەی تەلاق ئەوەندە زۆرە لە دادگاکان ئایا لە دادگا ڕادەگەیەندرێ بۆ نمونە کە ساڵانە یاخود مانگانە چەند جیابوونەوە هەیە ڕێژەکەی چەندە ئێمە ئەگە تەمەشا بکەین ساڵی 79 من دەورەم هەبوو لە محکمەی ئەحوال شخصی و ئەوانە کە تەڵەبەی قانون بووم هێشتا تەخەرزم نەکرد لە پۆلیسێ بوومە چار ئەو ساڵی ئاگادار بووم کە ئیحساواتە سەرژمێری ساڵانە دەکرێت بزان چەند داوایان هەبووە مۆزەفەکانی محکمەی شەرعیە هەموو پەکویان بووی دەیانگو کو دەبیشتیوە پێمان سیر بگوتمان چ قەومایە ئەو ساڵ وە بزانم 48 حاڵەتی تەلاق هەبوو لە هەولێر و دەوروبەری 48 حاڵەت وتم ئەوە چیە گوتی بە حیاتی خۆی هیچ ساڵێک بۆچی ئەو ساڵ نەبووە 48 حاڵەتی تەلاق معنای 48 خێزان تێکچوو 48 کۆمەڵە منداڵ بێ سەرپەرشت بوون ئەوها ئەو تەحلیلاتانیان دەکرد ئێستا لە ئیحسای محاکم تەمەشا بکە ئێستا ئەو کاتی یەک قازی شەرعیەمان هەبوو ماوەیەک دوو بوون ینی پێڕادەگەیشتن بە داواکە ئێستا لە ناو هەولێرێ بەس هەولێر ئەنکاوە کاتی خۆی دادگای لێ نەبوو قوشتەپە لێ نەبوو مەسیف لێ نەبوو هەریر لێ نەبوو ڕواندز لێ نەبوو ئەوانە محاکمی لێ نەبوو هەمووی زۆربەی زۆری ئەو دەور و پشتەی هەموو دەهاتەوە هەولێرە بە هەمویان ئەوزە 48 حالەت فڵاتمانە بوو لە هەشتاکەن ئێستا بەس لە ناو محکمەی هەولێرێ دادگای باری کەسی وە بزانم 8یان 9 دادوەرمان هەیە یەکی ڕۆژە 20 داوایان هەیە جا حساب بکە باشە بۆچی ئەوەن لەوانەیە تو پێم بڵێ آخر ئەو کاتی هەولێرش گچکە بوو ڕاستە هەولێر گچکە بوو ئێستا هەولێر گەورە بوو بەڵام ڕێژەکە گەلێک زۆرە ئێستا سەبەبەکەی چییە نەبوونی وشیاری ژنومێردایەتی ئێستا لە مالیزیا ئەگە سیر بکەی ڕێژەی تەلاق گەلێک زۆر بوو فکریان کردەوە چ بکەن وڵات چەند خەمخۆرێک و پسپۆرێک هاتن تیان با خولێک بکەینەوە لە بۆ ئەو کەسانەی کە ژنومێردایەتی دەکەن کچ و کوڕەکە پێشی بسن ناو پرۆسەی هاوسەرگیری دەبی پێشتر دانیشن ماوەی مانجێک دکتۆرێش نەفسی باحسێش ئیجتیماعی لێزانێکی ئابووری ناوماڵ لێبار هەموو بابەتەکان پسپۆرێکی نەخۆشی ژنان ئەوانە هەموو محازەرە لە بۆ مێرد و ژنەکەی بڕێنەوە ئەو ژنە تووشی نەخۆشی دەبیتن ئەوهایە و هەروها لە ناو ماڵ ئەنگۆ پێویستان بەو شتە دەبیتن ئەوە دەبی پلانێکتان هەبوو لە بۆ چۆن پێکەوە ژیان خێزانێک نوێ پێک دەین ئێوە بەیانی منداڵتان دەبی ئەوە دەبیتن وشیاری ئەم بکەیەوە ئێمە ئێستا زۆربەی زۆری سیر دەکاتن تەنیا کچ و کوڕەکە لایەنە جنسیەکەی سێکسیەکەی فکر لێ دەکاتەوە نازانی ئەوە پاشتر کە خێزانی پێکهێنا کۆمەڵێک مەشاکل و ئەگەر هەیە بێتە پێش بەڕاستی بەرپرسیارەتیە بالضبط ئەت لە خۆ ڕنابینی ژن پێ بەخێو ناکرێت ژنمەینە کاکە ژنمەینە دۆ ژن دەینی زۆربەی زۆری بەو شێوەیە وهروە حاڵەتی ترمان هەبووە لە ناو دادگا ئافرەت هاتیە ئەوە مارە دەکرێتن محامی لە بۆ منیان باس کردێ گوتی ئێمە دانیشتینە کوڕێکی قۆز بۆ محامێکە گوتی کچەکەەوە هاتێ مارە دەکرێت لە کوڕێکی معەن مەسەلەن پێکەوە لەوێن بەرامبەر دادوەری ئیشارەت لە بۆ من دەکامش گوتم دەبی چی بیتن گوتی دەبینم ژمارە مۆبایلی لە بۆ من داوێتن وا مارە دەکرێت و جەمەوزوعی خیانەت باشە با لێرە ئەو پرسیارەکەم هۆکارێکی سەرەکی نییە کە بۆ نمونە تەمەنیان زۆر بچووکە خۆی بزانە تەمان ڕێگر نییە ئەمە کاتی خۆشی بەبیرم دێت دوو کەسم بردە لای دادوەری کوڕەکەم و لێ نەهات بوو ناسیارش خۆم بوو دراوسێمان بوون کچەکەش زۆر منداڵ بوو عمریانە 15 ساڵ زیاتر بوو کە بردمە لای حاکم نیهادمان هەبوو بە ڕەحمەت بیکەرکوچی بگوتی وەڵا ژن هێنانش بۆ گەمەی منداڵان یعنی چای بۆ ئەوانە کرد ئێستا کوڕ و کچیان بەمێردا ئەوانە ینی ژیانش سەرکەوتوش پێکەوە تەمەن ئەوە نییە میم ئەوەیە وشیاریەکیان هەبی ڕۆشنبیریەکیان هەبیتن بزانن پەیامی ژنومێردایەتی چییە
هاوسەرگیری چییە؟ تا هەر بەد لە سپیەکە و ئاهەنگەکە نییە هەرەوەندە نییە بەس زۆری گەنجی ئێستاش هەر لەو شتە دەبینەوە دەبینەوە. ئێستا ئەوەندەی احتیمام بە مەزهەر دەدەین، ئایا حەفلێ لە کام قاع بکاتن، کام تیپی لە بۆ بینی، کام مصەویر بینی، کام ئەوە بینی، بیر لەوە ناکاتەوە بەیانی کە گواستیەوە چۆن نانێک پیاکە کە ژیانێکی پڕ بە خۆشکەوتن، بڵێ غازیان نەما چۆن غازی پیا بکە، ئاویان نەما چۆن. ئێستا هەموو قەیران و ئاریشەیە تەمەشا دەکەی ژیان بێ ئاویە بێ کارەبایە نازام چییە، دەبی فکر لە هەموو شتێک پێوەت. لە نێوان کاری پارێزەری و دادوەری کامیان زۆتر هیلاکی کردووی؟ وەڵام پارێزەر نەبوومە هیچ کاتێک ڕۆژێک لە ڕۆژان پارێزەراتیم نەکردیا، وەلە و کاری پارێزەرایەتی کارێکی زۆر پیرۆزە. ئەگەر بە ڕازگۆیی بیکەی، بە ڕازگۆیی بیکەی خۆشترین میهنەیە. بەڵام نەمکردێ بەداخەوە، بەڵام دادوەری بارێکی گەلە قورسە. ئێستا ئەگەر ئەو پرسیارەم لێ بکەی بڵێ پاش ئەوەندە ساڵی کە خاننشین بوویت پێت بڵێم دادوەری هەڵدەبژێری و دەڵم نەخێر، جارێشکە نامەوە دادوەری. زۆر هیلاکی کردی؟ زۆر هیلاکی کردم، بارێکی گەلە قورسە. من شەوان شەو هەبووە هەتا سعات 2-3 شەوێ لە خەوێ هەڵستایمە بەیانی کێشەیەکم هەبووە، قەزیەیەکم هەبووە چۆن حکمی بدەم. فکرم لێ کردیتەوە چونکە تو دەبی حسابی هەموو شتێک بکەی، حسابی خوا بکەی، حسابی حەق بکەی، حسابی مافی تەرەفەکەیت کە بکەی. ئەو بەڵانس ڕاگرتنە ئەتوەرە لە ناو ماڵی خۆت کێشەیەک دەبیتن زۆر زەحمەتە بڕیار بدەی لە کێشەکەی. ئەتوو کێشەی هەموو خەڵک بێتە بەردەمی تو ئیشارێک گەلە زەحمەتە. بێمە سەر ئەو پرسیارە بۆ نمونە پارێزەرێک کەیسێک وەردەگرێ و پارێزەرەکە بێگومان دەزانێت کە ئەو کەسێ وەرگرتووە کەسەکە تاوانبار و تاوانەکەی ئەنجام داوە، بەڵام لە کاتی دادگاییکردندا دەبینین کە پارێزگاری لێ دەکا و پاساوی باشی بۆ دەهێنێتەوە. ئایا ئەو کەسە لە ڕووی ئاینیەوە پارێزەرەکە تاوانبار دەبێت؟ بەخۆی بزانە ئەمە دەبی جیاوازی لە نێوان دوو حالت بکەین. حالەتی یەکەم کە دەزانی تاوانبارە و هەوڵ دەدا بێ تاوانی بکاتن، پەردەپۆشی تاوانە کردو کە ئەو گوناحی دەکاتی. حالەتی دووەم چییە؟ پارێزەرە دێ پارێزگاری لە مافی ئەو تۆمەتبارەی دەکاتن، پێی دەڵێ مافەکانت ئەوەی 1 2 3 4 ئەمن هەوڵ دەدەم ئەو مافانە لە بۆ دابیون کە مەسەرەن دەڵێ هەوڵ دەدەم لە باتی ئەوەی کە سزایەکی قورس بی سزایەکەت لە بۆ بڕێک سووک بیتم. ئەو حالەتە شتی شەرعیە کە ئیتفاقی لەگە دەکەن، بەڵام بڵێ ئەمن بە شەرتی چەقوو وا دەکەم ئەتوو ئەوە گوناح لەبەر لایەنی مادیە بێگومان. بەڵێ گوناحی دەکاتی. ومن يشفع شفاعة سيئة يكن له كفل منها. هەر کەسێک بێتن پاساو لە بۆ کەسێکی تاوانبار ببینیتەوە کە ئەو تاوانەی کردیە و یان داکۆشی و بەرگری لێ بکاتن، ئەوە بەشدار دەبیتن لەو تاوانەی. بۆ نمونە ئەگەر منداڵێک بە ئەنقەست یاخود بە هەڵا منداڵواتە خوارد تەمەنی 18 ساڵی باوکی خۆی بکوژێ، سزایەکەی چ دەبی و ئایا میرات وەردەگری لە بەڵێ خۆی بزانە بەڵێ قاتل نابتە میراتگر. بەڵێ هەر کەسێک بابی خۆی کوژدیان باپیری خۆی کوژدیان داچی خۆی کوشت کە میراتگەری ویە مەحروم دەبی لە میراتەکەی، چونکە ئەوەش لە ڕووی شەرع و قانونەوە ئەگەر وەنەبا ئەو کەسانەی کە باب و باپیریان دەوڵەمەندا دەیانزانی پارەی زۆریان لەوانەیە نەفسیەتەکەی وا بە دەور و پشتەکەی تەسیری لێکرد بە برادری خراپ بابی خۆی کوشت بە کە چاوی لە میراتەکەی بە و هەروها ئەو کەسەی کە تەمەنی لە 18 ساڵ زیاتر بی بابی خۆی بکوژیان داچ خۆی بکوژی ئێعدام دەکرێتەوە بە جێرەی یاسا. بە جێرەی یاسا. بەڵام تەمەنی لە 18 ساڵ کەمتر بیتن هەتا 15 ساڵ دەگیرێتن ئەو کەس کە بە ئەن قەست. بەڵێ سزایەکەی. ئایا پۆستی ئیداریت هەبووە بێگومان؟ بەڵێ وەکو پێویست هاوکاری خەڵکت کردووە یاخود دوشتی جیاوازن ئیدارە و قەزا؟ ئیدارە و قەزا فەرقی عەرد و ئاسمانە. بەڵێ لەبەرچە ئەمن کە ئەو کاتی بەڕێوەبەری گشتی داد بوومە لە وەزارەتی داد پۆستەی ئیداری بدەمتوانی یارمەتی خەڵک بتەم، دەمتوانی فەرمانبەر بوو یاخود هاوڵاتی بوو کە دەهات دەمتوانی بە هەموو شێوێک یارمەتی بدەم چونکە ئەو کەسەی زەرەرمەند بوو کەسە نەبوو مەسەلەن لە حدودی سەلاحیەتەکانی خۆم ئەو
دەسەڵاتی هەم بووە دەمتوانی یارمەتی بدەم بەڵام لە دادگا ناتانی یارمەتی خەڵک بدەیت چونکە من یارمەتی کەسێکم دا معنای مافی ئەویترم خوارد ئێمە دوو لامان هەیە دوو لای کێشەمان هەیە یارمەتی لایەنێکدا معنای زوڵم لە تەرەفەکەیت کە کرد لەبەر هەندێک دادگا زۆر حەساسە زۆر کارێکی قورسە ناکرێت با ئەو پرسیارە بکەم بۆ نمونە ئەگەر منداڵێک لە خوار تەمەنی 11 ساڵی بێ و تاوانێک ئەنجام بدە تاوانەکە بۆ نمونە تاوانێکی کوشتن ئەنجام بداتن منداڵەکە سزا دەدرێت یاخۆ سزا لەسەر دایک و باوکی تۆمار باوکو دایکەکەی لەبەر ئەوەی ینی تربیەتێکی تەواویان نەدایە ئەوە بوویتە سەبەبی ئەوەی ئەو کاتەی کێشە لەسەر دایک و باوکەکەی دەکرێتەوە ئەگەر دایک و باوچێ بێ ئەگەر دایک و باوچی نەبی بەخێوکەری چێە ئەو کەسەی بەخێوی کردیە ئەو سزا دەگرێت هیچ نمونەیەکی لەو هاوشێوە هەبووە بەخوای هەبووە بەڵێ نمونە زۆرن ئەگەر تەماشاکەی لە دادگا بەڵام ئەوەی ئێستا بەبیرم بیت نازەمم چونکە تقریبا 20 ساڵ زیاتر دادگای نەوجوانانم بەجێهێشتی کە ئەو فترەی لەوێن دەربووم ئەو زۆرە کێشانەمان هەبوو کەسێکمان هەبوو مەسەلەن منداڵێکی گچکە بوو دەچوو سیارە فێر ببوو لە ناو فیتەران ئیشی دەکرد سیارەی دەزانیت سەتاڵ بکاتن دەهات ڕۆژی جمعان لە پێش دەرکەی مزگەفتەکان چاوەڕێ دەکرد دەچوو نێژەکەشی دەکرد پێش عالمەکە داهاتە دەرێ سیارەش سەتاڵ دەکرد و تێر دەسوڕان لە ناو شاری هەتا بەنزینی تێدا نەدەما بەجێ دەهێشت سیارەکە هەرحەزی لێ بۆچی ئەو هەبوو درایڤەر تەقلیدی درایڤەری دەکردەوە ئەو زۆرە کارانەی دەکرد تەمەنی لەبەر ئەوەی 11 ساڵ کەمتر بوو باوکەکەیمان بان کرد باوکەکەی محاسەبە کرا لە ساندی بەڵێ بۆ نمونە هیچ کاتێک ڕوویداوە کە کەیسێک هەبێ لە بەردەمتان ئەو کەسێک کە دادوەر بەزەی بێتەوە بە بۆ کەسێک کە تاوانەکەی ئەنجام داوە سزاکەی سووب بکات و کەسی تاوان لێکرا و سکاڵا تۆمار بکات لەسەر دادگا و دادوەر بەڵێ هەبوو ڕوویداوە وا زۆرە چونکە عرب قسەیەکیان هەیە دەڵێن نصف المجتمع أعداء الحكام لو أنصفوا ئەو کەسانە ئەگە بە ئینساف بزولێنەوە ئەو زان نیوەیان دژی نیوەی کۆمەلگا دژی حاکمەکانە چونکە ئێمە دوو تەرەفمان هەیە هیچ کاتێک نەبووە هەردوو تەرەفی داوا لە محکەمە رازی بیت بەدایم کە حکمێک دەرچووە بڕیارێک دەرچووە لایەکێ پێی خۆش بە لایەکەیت کە کەم وەیە هەردوو لا پێی خۆش بیت لەبەر هەندێ ئەو کەسەی کە دۆڕایە یان حکمەکە بە دڵی وی نەبووە دەچی سکاڵا لە دژی دادوەر تۆمار دەکا دەچی لە سەرپەرشتیاری دادوەریمان هەیە ئشراف قەزایی لە لایوی شکایەت دەکا دەستەکن لای سەرۆشتی دادگای تەمیز شکایەت دەکا سکاڵا دەنووسیتن بە هەموو شێوەیەک هەوڵ دەداتن دەڵێ ئەوە وا بووە ئەوانیش خۆی بزانە بڕیاری دادگا ڕاست یەکلاکەرەوەی بەڵام فلتەری تر هەیە دادگای لە من بەرزتر هەیە من هەرچ کاتێک ئێستا دادوەری لێکۆڵنەوە هەر بڕیارێک دەربکاتن ئەوانەی پێڕازی نییە لە بۆیان هەیە بچن لە ماوەی 30 ڕۆژ تانە لەو بڕیارەی دادگا بدەن لە چێ لە دادگای تاوان بە سیفەتی تەمیزی و هەروەها لە دادگای کەتن هەر کەسێک حکم دژی دەرکرابیان حکومەکە لە مەسلحەتی وی نەبی لە بۆی هەیە لە دادگای ئیستئیناف تەمیز بکاتەوە دادگای تاوان بڕیارێکی دەرکرد تو ڕاد لێ نەبوو لە بڕیارەکەی ئایا حکمێکی زۆری لە بۆ دەرکردی تاوانبارەکە دەتوانیتن تەمیز بکاتەوە هەروە داواکاری گشتیش دەبوو هەیە تەمیز بکاتەوە چونکە داواکاری گشتیمان هەیە لە دادگایەکان ئەو داواکاری گشتیە ئەگەر تەمەشا بکەی مراقبەی مەشروعیەتی قانونن لە بۆ دەکاتن بزانی ئەو قەرارانەی دادگا دەری دەکاتن قەراراتی ڕێکوپێکن ڕاستن یان نا ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە داواکاری گشتی هیچ دادگاییەکیش پێک نایە بەبێ ئەوەی داواکاری گشتی ئامادە بیتن بە پێی یاسای داواکاری گشتی لەبەر هەندێک ئەوانش لە بۆیان تانە لە قەرارەکانی دادگا لێ ئەمە چەند مەرحەلەیەکی تەقاضیمان هەیە واتە کە حکومەکە دەرچوو تەواو نییە ئەوە بڵێ دەستی لێ بشۆ و خلاص تەمیزکردنت هەیە لە هەر حکمێک دەرچی لە مەحکەمەیان هەر قەرارێک دەرچی لە حاکمی تحقیق و ئەوانە لایەنەکان لە بۆیان هەیە تانەی لێ بدەن بەڵێ زۆر باشە بابێ مەسەر ئەو پرسیارە ئایا گفتوگۆکردنی پارێزەر و دادوەر لە دەرەوەی هۆڵی دادگا کە بڕیارە لەسەر کێشەیەک گفتوگۆ من خۆم کە دادوەر بوویمە ڕۆژێک لە ڕۆژە دەمێ بپرسم سەر پێچە نابیت
نابێتە سەرپێچی نابێت قسەی اعتیادی چاکوچۆنی سەلام بەس ئەمن هەتا دادوەر بووم ئیسعدادم نەبوو ڕۆژێک لە ڕۆژان نزیکترین برادرم کە پارێزەراتی کردیە لەگەڵی پیاسە چش بکەم یان لەگەڵی دانیشم هەتا گومان نەکەوتە سەر قەرارەکان و یاخود تەسیری لە بڕیارەکانم نەبیتن هەموو پارێزەرە بەڕێزەکان دەزانن هەمویان وەک برای خۆم وەک کوڕ خۆم تەمەشا کردیە بەڵام بە هیچ شێوێک ئێستا ئیسعدادم نییە یعنی ئێستا پاشێوە کە خانە نشین بوومە بڕیارم لەدەست نییە وەڵا لەگە پارێزەرەکان سەفەریش دەکەم برادراتیش دەکەم بەڵام کاتی لە وەزیفە بووم نە شتم نەبوو لەبەرەوەی گومان دروست بێ پێشتر کە بڕیاری لە سێدارەدان دەدرا یەکسەر دەگوترا لە سێدارەدان و تەواو بەڵام ئێستا دەگوترێ لە سێدارە هەڵواسین تاوەکو مردن بەڵێ خۆی بزانە بڕیاری لە سێدارەدان لە قانون عقوبات عێراقی دەڵێ شەنقەن حتى المەوت ڕاستە بەڵام لە قانون عقوبات عسکەری وە نییە ئەوەی سەرباز بی یاخود ئەوەی پێشمەرگە بیتن ئەگەر سزای لە سێدارەدان لە بۆ دەرچوە ڕەمیەن بالڕەساس حتى المەوت ئەوان بە گولە لێ دەدرێت لە عێراق هەڵواسین هەیە ئیعدام بەڵام ئەتو بڕۆ لە ئەمریکا زۆرەها شێوازی هەیە لە ئەمریکا ئەم خۆم دراستێکم هەیە لە گۆڤاری یاسا پارێزی ژمارە سێ لەسەر سزای لە ناوبردن زۆرەکانی هەیتیان بە کورسی کارەبایی ڕەبتی دەکەن تاوانەکە دیاری دەکات نانە تاوان نییە محکەمەکە قرار دەداتن بە چ شێوەیەک ئەوەی بکە لە هەندە ویلایەتی هەیە بە حقنەی طبی دەیگرن لێرانە ئەوە چی لێ دەدەن هەندە مادەی لە جسمی دەکەن دەڕەن ئەوە ڕەحمەتی زیاتر تێدا بەڵام ئەوەش غەڵەتە هەندە کەسێ مقاومەی ئەو مادەی هەیە ماوەیەکی زیاتر دەژی ئەوەی کارەبایی کورسی کارەبایی کەسێکیان کە چەند ڤۆڵتی کارەبایان لێدا کەسێکی ڕەشپێز بوو 17 دقا ماوە بەو وەزعی نەمرد پاشتر کە کردیانەوە گوتیان هەست بەچ گوتی هەستم پێ دەکرد ناو هەناوم چۆن تکەوشتی وا لێ دەدرێت دەسووتا هەستم بە سووتانی ناو هەناوی خۆم دەکرد نەژمرد پاش 17 دقەی ئەوجا پاشتر شێوازەکە و هەروە شێوازەکەیان هەیە لە ژوورێکی دەکەم پڕی مەوادی کیمیایی دەکەم بە غاز و بە شتیوها ئەو ئوسلوانە هەمکە لە ئەمریکا بەردەوامە بەس لێرانە شەنقەن حتى المەوتەکە ئەوە ئاسانترە ئەوە ئێستا دەڵێ ئەوەش بە ئاخر ئوسلوبی خۆی هەیە بزانە ئەو پەتەی کە خەڵکی پێ لە سێدارە دەدرێتن پەتیەکە لە چێندەر دروست دەکرێتن لە فەڕەنسا ئەو جۆرە پەتە لەوێن دەڕادێتن خاص ئەو پەتە حسابی ئەوەی دەکەن چێشی تۆمەتبارەکەی چەندە درێژیەکەی چەندە و هەروە کە دەیبەستنەوە گرێیەکەی دەبیت لە پشت سەری بیتن وە ئەو ئێسخانەی قورجی سنتەر ئۆف کلۆود پێ دەڕێن ئەوەی دەشتێنیتن کە یەکە و سەر بە سێدارەوەکرا ئەوە کەشکان نەفەسی نایەتن و خوێن لە بۆ مێشتی ناچی مێشک ئازی ناداتە جسمی لە کورتترین ماوە دەیکوژیتن و بەڵام کەسانێکی کە ئەو کارە بکەن لە مصر پێدەنا عشماوی ئەو کەسەیە کە خەڵک ئیعدام دەکاتن ئەو کەسە دەبی دەوراتی دیت بیتن و ئەو شارەزا بیتن و بە هیچ شێوەیەک بەزەی لە دڕیدا نەبیتن و گەلەگەلک زەحمەتە ئەتووە تەمەشا دەکەی مۆزوعی لە سێدارەدان شتێکی ئاسایی نییە هەروها بڕێ وڵات سێدارە و سێدارە کتێبێک هەیە مذكرات صحفية في غرفة الإعدام مصرية أو كتابة خيندوا زور سودم لي ورقت أو بعض دكاتن أو كسانك أو سزاين هي لوين در تون شو بسر دبن تون روج بسر دبن أو روجيك إذا لبرهندي هوادارم كساني ما كس تاواني وانا كام بقات أو درجك حكمي لسيداران لو درسي باشا چیرۆکمان زۆر باس کرد کاک حاکم دەکرێت چیرۆکێکم بۆ باسکەی وەکوانەیەک بێت لە ڕگەی پرۆگرامەکەەوە بۆ کۆمەلگا بۆ خەڵک بێگومان هەر چیرۆکی خۆیوانەیەکە بەڵام شتێک کە کاریگەریەکی زۆری هەبێ بەخوای ئەوانەی پەنا دەبنە بەر فرتوفێڵ ئێستا گەلێک زۆر بە چونکە دەڕێن لە هەر وڵاتێک باری ئابووری خراپ بوو خەڵک پەنا لە بۆ دزی و فرتوفێڵ و ئەو تاوانانە گەلێک زۆر دەبیتن کەسانمان هەبووە بە فرتوفێڵ
ماڵی خەڵکی زۆر خواردیەوە تێگەیشتە هیچ ئاساریشی بەجێ نەهێشتە مەسەلەن زۆر شارەزا بووە هاتیە لە شوێنێک قەتعەیەک لێدرایە ئەو زەویە لە بۆ فرۆشتن پەیوەندی بە صاحب زەویەکەی کردێ گوتی وەرە ئەمن ئەو زەویە لێ دەکڕم و ئەوها و هینایەتی هەندەشتی پێتەوقعی کردی و پاشتر گوتی ئەوە قەرزاری منە و لە ڕووی قانینیەوە کابرای فورتوفێڵسی هەموو شتێکی جێبەجێ کردیە مڵکەکەشی دەست بەسە داگرتیە خاوەن مڵکیشی بەگرتندایە بەڵام پاشتر شتێکی هەر بەجێ هێشتیە لە ینی بێگومان نقطەیەک هەر دەبیتن کە دێکۆڵەرەوە بتوانانی دەستی بەسەدا بگریتن و بە دیار کەوتێ کە ئەوە تۆمەتبارە نەک ئەو کەسێک کە گیرایە حاڵەتی وامان هەبووە ئەوجا ئەو کەسی فورتوفێڵچێکە لەبەر هەندێک ئەوانەی فورتوفێڵ دەکەن ڕزاتان لێ دەکەم بیر بکەنەوە یەکەم لە لای خوا ئەو ماڵەی پەیای دەکەی حرامە دووەمینیان کە سوکاری خۆت تووشی جیرۆدە دەکەی ماڵ و منداڵتە برا و خوشک و داکتە ئەوانە کە ئەتوو فورتوفێڵێک دەکەی ماڵی حرام نابتە ماڵی کەس ماڵی حرام نابتە ماڵی کەس ئەتوو بتەوێ بە دزییان بە فورتوفێڵ ماڵێک دەست بەسەدا نانێکی حەڵال مقابلی هەموو نانی دنیاە کە حرام بیتن هەنچی نانە حەڵالەکەی لەزەتیشی نییە و لە لای خوش بەڵێ وجدانیشت ئاسوودەیە شەوێ خەو لێ دەکەویتن بەڵام ئەو کەسێک کە فورتوفێڵچیە یاخود ئەوەی دزە ئەوەی تۆمەتبارە ئەوەی چاوی لە ناموسی خەڵکە ئەوەی چاوی لە ماڵی خەڵکە ئەو جۆرە کەسانە باوەڕکەنە شەویان شەو نە ڕۆژیا ڕۆژە بێگومان دەمەوێت بڵێم ئیشاڵا تەمەند درێژ دەبێت بە هیوای تەمەنیەکی درێژ و بە تەندروستێکی باش دەمەوێت پرسیاری کۆتاییمت بەوە لێ بکەم ئێوە دادگایی زۆر کەستان کردووە ئایا کاتێک دەچیتەوە بەردەم خوای گەورە کە لە کۆتاییدا هەمومان دەبێ بچینەوە بەردەم ئەو دادگای و لێپرسینەوە ویژدانتان ئاسوودەیە ناتوانم جواب دەمەوە ئەو دەزانیتن داواکارم لەخوا بە ئاسوودەیی بچمەوە کارێکی گەلە قڕز بوو زۆر داوای بردن دەکەم ئەگەر دڵتم هێشاند من هەموو ڕۆژێ کە دادگاییم کردیە پێش ئەوەی حکم دەرکرد بیتن یەکسەر ئەو ئاەتەم خوێندوتەوە ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا خوایە لێمان مەگرە ئەگەر خەڵەیەکمان کرد بیتن یاخود چەوت بوو من لە حکمدانەکەی و هەروها لە هیچ کێشەیەک نەبووە داوام لە هەردوو لایەنی داوایەکە نەکرد بیتن تکاتان لێ دەکەم بڕیارەکەی دادگایەکەی ئێمە نەوەک هەڵەی تێدا بوو بی تەمیزی بکەنەوە یعنی لێیان پاڕایمەوە تەمیزی بکەنەوە لەبەر چ لەبەرەوەی هەتا ئەو بارە قورسە لەسەر شانی من نەبینێتن دادگای لە من باڵاتر کە حکومەکەی پشت ڕاست کردەوە ئەوان تەحملی نەتیجەکەی بکەن یاخود بڕیارەکەی منیان هەڵۆشاندەوەی دادگایەکەیمە ئەو کاتی ئاسوودەتر دەبوو ئێستا هەندێک دادوەرمان هەیە بەداخەوە کە بڕیارێکیان هەڵبۆشێتەوە پێ تەنگاو دەبن ینی یان بڵێن تەمیز دەکەنەوە لەوانەیە پێیان ناخۆش بەڵام ئەمن بپرسە بخۆت لە پارێزەرەکان لە دادوەرە ڕەفیقەکانم بە هەمووانم دەگوت پێم خۆشە هەر بڕیارێکی دەری دەکەم تەمیز بکرێتەوە دادگای لەم باڵاتر بیبینی چونکە دادگای لە هەمووان باڵاتر ئاکەی لە هەموویە بێگومان ئەو دادوەرە هیچی لێ بزر نییە زۆر زۆر سپاس دەکەم ئیشاڵڵە تەمەند درێژ بێ بەڕاستی بەپێی گفتوگۆکان ئەوە لە بۆ من دەرکەوت کە کاری دادوەری بەڕاستی بەرپرسیارەتی و ئەرکێکی زۆر زۆر قورسە زۆر زەحمەتە یاخۆ تەمەند درێژ بێ یاخۆ لە ساڵ بێ یاخۆ تەندروستیت باش بێ زۆر خۆشحاڵ بووم گەورەت کردم کە ئەمڕۆ بەشداری پرۆگرامەکەمت کرد زۆر زۆر سپاس دەکەم خێر بێ زۆر زۆر سپاس دەکەم خۆشەویستان پرۆگرامی چیرۆکی من ئەمڕۆ کۆتایی پێهات هیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بێ تا پرۆگرامێکی دیکە و میوانێکی دیکە خواتان لەگەڵ دووبارە زۆر زۆر سپاس دەکەم زۆر مەمنون.